گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان هەڵکەوتەی بەرنامەی ئەم ڕۆمان یاخود بەرنامەی ئەم جارەمان تۆزێک جیاوازە. ڕاستە ئێمە هاتوین بۆ دەڤەری شارباژەر، بەڵام شارباژەر لەبەرەوەی ناوچەیەکی زۆر دوور و درێژ و واروەها پانوپۆڕە ناوچەکانی هەندێکی لێک جیاوازن، تەنانەت کللتوری ژیانکردنیش جیاوازە. ئەم بەیانیە زوو لەو بەیانە پاییزانە بوو کە دیسان جارێککە هاتینەوە بۆ دەڤەری شارباژێر بۆ گوندی وەندەرێنە هۆندەرێنە دەوەندەرێنە، یعنی ئەم گوندە زیاتر لە سێ ناوی هەیە. هیوادارم لە بەرنامەکە بتوانینەوە ڕوون بکەینەوە کە ئایا ناوەکان بۆ بەم شێوەیەن. بەهەرحاڵ هیوادارم کە بەرنامەی ئەم جارەشتمان بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و ئەو ساتی کە لەگەڵمانە بن، ئەو کاتی کە لە بەردەم تەلەڤیزۆنەکانتان دائنیشن ساتێکی خۆش لەگەڵ ئێمە بەرنە سەر، چونکە ئێمە ڕاستەکەی ئەم بەرنامەیە زیاتر بۆ خۆشی ئێواکەین بۆی ئەو ساتانی کە لەگەڵمانە بن، ئەو ساتایی کە سەیری بەرنامەکەکەن لانێکم ئەو ساتە لە دڵخۆشیا بن. خۆشەویستانم فەرموو با پێکەوە ئەمڕۆ لە وەندەرێنە هۆندەرێنە دەوەندەرێنە. سلام علیکم. علیکم السلام مەشێ سەرەتا بە قسەیەکی خۆش دەست پێ بکەین. تۆ پێم بڵێ پێشتر هەستا بوو یا بە تایارەکە ئێمە هەستای؟ وەڵا هەستا بوو. هەستا بووی؟ هەرەوەڵا. ئەی تۆ کە تایارەکەت بینی وەزانی چییە؟ وەڵام ئەم تیارە بەقڵێکم ڕێمنە لێکەمان کوشت. ذاتیخوا ئەمە جارێکی پیا بوو نازانم هیچ چێ بوو یان چ کەناڵێ بوو لەو دۆڵەتوە ترێمان داگە. گوتم کۆرە نەوزا خۆتان من مەعەزاک خۆی کە بەژێر شاخەکەوتە گوم بوو. والله گوتم کۆرە بە قورعانەوە لێیان نیشتەوە یا کەوتە خۆیان نیشتەوەنی دەچی وەڵا گوتیان کە هاتمە ماڵە گوتیان کورە وەڵایی کەناڵێ بۆ دێرەوە هەڵانتانە لە ماڵی مەهدیەوە ئەوە تارەیە هەڵانتان گوتم بەرا ڕۆڵاشیوە داتی خوا هەر زوو هاوارم کرد گوتم ئی ڕەسەمگرتن ڕەمی نییە. وەڵایشێکی باش بە داتی خوا خەڵکەکەوانێت تشایە. تۆ پێم بڵێ من خوێنمەوە نووسرا بوو هۆندەرێنە لەگەڵ وەندەرێنە. ئەوەشم بیستووە کاڵەن دەوەندەرێنەیە. دەوەندەرێنەیە گوڵە خۆ بۆ دەوەن هاتوونە دۆنی دەرێن دەوەنی دەرێن دەوەندەرێنەیە ئەیچی بەس ئەو ناوە جوانە دەوەندەرێنە. هارە وەڵا دەوەندەرێنە کەواتە لە ئەسڵە دەوەندەرێنەیە. بەڵێ دەوەندەرێنەیە. ئەی باشە لە حکوومەت و ئەوانەیە بە چی ناوێک هاتووە لە شتی حکومیە؟ وەڵای ئەم منتیقەیە بە سرۆچک ناوی هاتبوو. سرۆچک یعنی ڕشکەکەی چکە بە چکە خوانانیاتی. ئەی بۆ ئەم هەموو ناوەی هێستا وەندەرێنە هۆندەرێنە دەوەندەرێنە وڵاتنا ئەو هەموو ناوەی هەیە. ئەو هەموو ناوەی ئارە وەڵا. تۆ پێم بڵە بە چیوە مەشغوڵت؟ تۆ شووتیە شووتی ئەسا هەر خەڵ شوەکەیەکە ئەمە معلوم هەر زمانی ڕووی بە ناوی شوەکەەوە ناوێنە شۆکێ شۆکێ هەیەی ئەم منتیقەکەی هەیە. وەڵا ئەم منتیقەیە ئەم ساڵ نەیبوو بەس ئەم کان دەرکەوە ئادەبان و شووکێوانە زۆری کەواتە پێچە دارمازوتان کەم بێ هەمووی وڵا دارمازوو نییە لێرە بیری جۆزە ڕەش و ئەو ناوەم دارمازوی شۆکە لەسەر سەر داربەڕۆنیشەیە لە دابەڕێنیشی لا جەوتەکەیە بەڕوو جەوتەکەیەرەوە شتێکی بەلەزەت بەخوا لە هەوین خۆشتەیە ڕزقی چاکە شاوەکەی خۆشە زۆر. بەڵێ بەڵێ لەم پیاوەش بپرسم سەلام عەلەیکوم. بەس قورئان ئەمە کاکە ئەی دە باشە ئەی گۆچانێ ئەو هەڵیژگە ئەوە دوای فڕێە فڕێ هەڵیژگە خەریب و جگەرەکەش داگیرێنی سپاس دەکەم. چیت هەیە حیوان؟ والله نەکتە حیوانە وردەم نێ جوزەسە وڵاو تاخ. وەڵا ئافرین حیوانە وردەت هەیە؟ ئەی حیوانە وردە شوانت هەیە؟ ناوەڵا خۆم و ماڵەتر بۆ ڕۆژی ماڵەگەسی. یعنی حیوان وردەش هەر بە نۆبەیە؟ بەڵێ.
ئێمە جاران نۆ بە گاگەلمان بیست و بەس ئێستا فێنە بە گاگەل هێست تۆ ڕەشە وڵاقشتەیە بەڵە چواتەر بێ باشە هەر حیوانی ورد و ڕەشە وڵاق ڕاگرن لێرە بەڵە ئەی وڵاقە بەرزە وڵاقە بردە وێرە نات بۆ نات هەیە دانێکی هەیە بۆ سواری خۆی بۆ شێوم لاولاتی تەوا چی هەیە ئەسپێک یان ماینەکە باژیرێ دێسرێت باشە وازان لە بینی بارگیر و ئەسپا فەرق هەیە بارگیر وازان بارجی و ئەسپێک نانە هەرێشێک نییە با من عرضت با من عرضت کەم منش خەڵکی لادێم بارگیر ئیبارە وایە ئەو شایەتیم بۆدا ئەس پێشی سواریە ئەس و باژیر یەکێک قوربانیەکێک نییە بارگیر ئیبارە دڵنیا بەوایە یەسم کە فەرقانێکە جێرە باژیر و ئەسپێک ئێستر و کەریش فەرقانێ ئەوەش هەدا ماین نابێت ئەلا کولین ینی شتەکە ئاوایە خۆتبان ئێستا تۆ پێم بڵێ ژیانی ئێرە سەختە یا پێی ئاسوودەی وەڵا پێی ئاسوودەنی پێی ئاسوودەنی ناوەڵە بۆ بۆیەکە ئەم حکوومەتانە گەلێکیان دامەزران گەلێکیان ماشخۆر کرد گەلێکیان قوڕ کرد بەسەریا باشە ئەوەی قوڕی کراوە بەسەرا چێ ئەوەی کە قوڕی کراوە دانی وەکو من سەدانی وەکو منە لە هەموو لادەکان لە هەموو بۆ توشکور لە شوێنەکە ئەژی ئاو هەوایکی خۆشی هەیە شوێنێکی دڵجی هەوایکی بۆخوا ڕەشە وڵاقت هەیە حیوانی ئاوەکەمانە وشی کردوێت ئاوهاچی ئەومە جادەقیرەکەمانەکە توێ بینی گڵ و خۆڵ و دانێ بڵم هەفتاشە شەیدمانە ئەو جادەکەمان بریخۆنی یەک شەید نییە ئاوەکەشتان بیرە بری شەش دڵە بخێنی شەیدنی ئەو جادەیەکە بۆ ئێمە بری یەک خوێنی دڵۆپی یەک خوێنی شەیدێکی ئەم دێنێک ئەو جادێکمان باشە ڕەشە وڵاق یان چەند سەریت هەیە وەڵعادەی سەفەرێکی زیاترە حیوانی ورد مەخوا 150 دو ساهر بوونە 150 باشە برکەیتیا برکەکان قسان الحەمدوللا لە قەدەر ژیانەکەی پێ ڕوە من شکرمە بەشی خۆی گەورە الحەمدوللا شکرمە بەشی خۆی گەورە هەسویشیا بدە نعمەڵایەکەم حەمسەراشێکم سوپات شێخ خوا گەورە ڕست خواگا خوا لە بەڵای خرا بوو ناڕەحەتی بە دومانەگرێت کارە باشتەکە شکور هەیە بەڵێ لەخوا بەزاوێ هەیە بەزیتەوە هەیە یعنی وەکو پێویستات شت بۆ ئەم دیێ نەکرا ڕاستەکەی بەسم ئەم جادەیە ئەم جادەمە بۆ کردین زۆرینەی دەیەکان یەک دڵ بشەید ڕاستەفەر یەک دڵ بێت دەی خوا مەحفوظتان کرد دنیا ساردی کردووە وڵا ساردە چەندێکە بێ ساردا وڵاتە ئاماگە ساری کردو چەندێکە بێت وڵاتەی بەرا بڵێن بشەیەکە بێ بیستشەوە بەڵە ساردە بەس بەسار باشە ئەم ناوە بەفری لێبارێ ئەرە وڵا بەفری زۆر لێبە سستانە بەڵە کوێستانەکانی سەرەوە لێبارە یا دێتە ناو دێش وڵا حەداقلی هەمێ بێت بە زۆری خۆی کوێستانەکانش لێبارێ و باشۆش لێبار بابزانانی تۆ بەچی و مەشغوڵی وڵا حەبە ئیش و کار و حیوانات حیوانداری بەڵە وابزانم لێرە بە زۆری حیوانداریە کردووە ئەرە وڵای شوکار بە هەنەوەی ئەو ڕەزە دێمانێک کە هەتانە هیچ ئاوەدانن وڵا ئاوەدانیشن و خزمەت ژیانەکە بەس ئەم ساڵ بەڕاستی ڕستخۆش زۆر کەمە هیچ چیواتیانە وڵا تەرزە قوتاوێتی دەزەوێتی جگە لە ڕازە دێم چی ترتانەیە وڵا حرە و حیوانداری و هەرە و ڕۆژشارمانەکەی تریمان نیە ژیانتان پێوە بەڕێ ئارە وڵا بەس ئەم ساڵ هیچ نەبوو بەڕاستی ڕستق زۆر کەم بووە یعنی پار باشتر بوو لە قابەزێ بەس ئەم ساڵ هیچوان نەبوو باشە لە هەندێک ناوچەی لە شارباژێڕا خەڵوو زەکرێت لە ئێوە خەڵوو زەکرێت ناوەڵا ئەمە ناکە ینی قەدیم مەگەیشێ لە ماڵی خوا حەقزایی خۆی وەکو جاران نەوەڵا ناکە باشە گەرەسا بە تۆ بڵن خەڵوز بکەیت دەیزانیت بەڵێ زانوانەوەڵە قەدیم کردوتە بەڵێ کردومانە بەڵێ ئانی گرانە کردومان لێرە چۆن نەکرێت خەڵوز وڵای خەڵۆز خۆی شارە خاڵەکەنیت و
شارێکی گەورە بڕێدار کۆکەیتەوە ئەیتر دوای ئاگری پێوەیت و دوایە بێ بە خەڵزوو گەڵکشێتەوە بەسەر حتمما کە گڕی کرد ئەبێ دایپۆش بەڵێ دایپۆشی گەرەدانە پۆشی ئەبێت ئەو بێتەوە بەس باشە جاری وایە کە شەو بەجیانی هێش کونێکی تێبوو بەڵێ دوای هەمووی دامەدۆ بوو بەخۆ بەڵێ بەخوا وازەکان بە پێ ڕێڕ دێمە فاق بەدیان ئەی دارەبەندتان لێرە بەڵێ هەمان دەخوا بەزیاوی دەکرێت یا هەر وڵاکرێ خۆم شخصی خۆم هەموو ساڵەیەکم دەخوا بەزیاوی بەڵێ قدیم ئەوەش هەبووە جاروا بنێشتان کردوتە چاڵەوە ساخیاندا و ئەویش ججێکی لێ پیا بووە کونی کردویش ئەوی بە کونەکە ڕێ ڕازە زۆر دێمە فەق بەدیان مادنتانی یاخوا بە چوان ئەمە هەر ئەیبێ ئاوێ دەیە بەتەمای شوێنێکی ئاوێکی بەم بچم بۆ بارەدا بۆ بارێدا تەمان حەسم کرد داری وشکی باشی لێ وڵا داری وشکی هەیەرە وڵا بۆزستان حتمما وڵی تر بۆ فرۆشتن و بۆ زستانە ئێستا دارە فرۆشێت وڵا قوربان ئەرە وڵا خراپ باشە لەخوا ئەڵە زیابێ پیکا 50,000 ئەو دارە وشکە پێچێت پار و ئەوانە ئێرە سوتابە سوتا بوو پێرار سوتا بەڵێ دووجار سوتا ئەوکەوە حتمما من دڵنیام داری تڕژ نابڕن وڵا دارەوشکەش ئەبڕین بڵێن تەڕی شەرە بڕێ ئەرە جاران شتێک هەبوو ناوی گزرە بوو بەڵێ ئەوە بڵێن پاییزان دەستەگر بە داربڕینی و خزدارەکە ئیتر ئەم زستانە توی هەڵدە پاچی و هێناوانێ وشکە بوو ئەرە وڵا خۆیستا ئەو شتانە نەما بەرە وڵا هەیە ئارە وڵا ئێوە بە باری فرۆشتنیە بە سیزان بە تراکتۆر وشت نانا پیکا بە پیکاوی بە پیکاوێ 50,000 ئەوە ئەوە پیکابە چەند بارە 5 بار گوێ درێژ عیب نەبێ پڕەت بنبار و سەربارەوە لێ زانی شتێکی لە شزاغێ لامە لە شزاغ شتێکی لێ حتمما بە تەور وەڵایی بە تەور ئێستا مشاریش پێیا بووە بنزینە مشاری بنزینارە وەڵا ئەو وەڵی قوربان ئەو ئاسانکاری ئەیچی تاوەکو بەس 2 سعات بارەدارە بڕی بە تەبرەکە بە نیم سعات بەم شارەکە بە پشتی تەورەکە دەردەپەڕان ڕە کۆتەرە ئەوە ئێستا ئەوە هەرە بێ وای ئەوە بەو تەورە دەریەک نادەرنایە قوربان قایاسە ماوەکو جاران بەتاکی دەی بەچی باریک ئێستا کاکە حەبل نا وەڵا ڕاستە فەرمی ئەو گوری سوقاسی کە بەدەستیان چنی و دروستیانەکەەوە نەما خۆ فەقیرە گیانی گوێ دەرەچوی تاوە گوریسێکی دروست دەکرد ئێستا بە 2000 ئەوە نە حەبل ئەکڕی قیاسەش هەر قیاسەش هەیە ئارە وەڵا سپاس دەکەم دەستی لای درێژەکە و سەر کۆپانەکانە باشەوە ئێوە ئەم کۆپانە بەکارێنیان خڕ وەڵی خڕەکە باشترێکە بۆ بار بەڵام ئێستر دێتەکان نەماوە مەجبوری ئەوم بەکاربێن ئەمە چی پێڵە بەم کۆپانە لە هەندێک شوێن پێڵەن هەورامی هەندێک پێڵەن لوڕی پێڵە ئەمە لوڕی لە هەندێک شوێن پیانە و قەرەجی قەرەدینە کۆپانی قەنجەی پێڵێن ئەمە ها کۆپانە خڕەکە کۆپانی قەنجە لێرە بەڵە دروستیانەکرد وەستای تیا بوو بەڵام ئێستا کاکە بە 100,000 بە 80,000 ئەنج دروستێکە ئەبێمەوە کەلوپەلیش خۆشتی بڵێن بۆ بە گوش و بەڕە و گوێنی ئەو فوش و بەڵام کاکە من لە پارەوە کڕێمە 25,000 پیاوە ئەی بشینی ترام مەسرەوە زیای بەچی سپاس دەکەم دەستی نازێت سپاس دەکەم لەشتان ساغێت سەرکەوتو سەلامەت بێ
مەرەس هەیە لێرە بزنە مەرەس وڵا قوربانجان ئەمانە ڕسەنی مەرەزن ئەوانە مەرەزن باشە ئەمە ئێستا لە هەندە شوێن پێڵەن گەور لە هەندە شوێنش پێڵەن ئاغەڵ ئەوان کۆس کۆزیشەیە کۆز ئەو کۆز بەس کۆز ئەزانیی کۆزئی هاوینە ئێوە هاویدە وانیان گەوڕی زستان گەوڕی زستانە واتە لە دەرەوە پەچەیەک دروستەکەن و پێڵم کۆس بەڵێ بەس جاران بە کۆزیانەوت بۆ حیوانی هین بۆ بەرخ و کاری لە پیانەگوت کۆس ئەو کایان ئەمەبی کە لە کایانە وا کۆسە وەدەی چەندانە ئەم کۆزەکە بیکارە کۆز لەلایەن دە شوێن جیاوازیەکی هەیە بەڵێ کەواتە ئێستا ئەمانە لە کۆزا بوو ئەسە بەڵێ لەو کۆزاو باشە لە ساق ئێستا بۆ کوێنە بی من بۆ شوێنی ڕێم ئاویشی هەموو دەریەکەمان دەی باشە لە ساق سەگەکان لەگەڵ نایە بەخوا و شپاشەوەکە بە ئێستا گەرمە نایە نای مێشوش لێ نای ئەوش لێ زانێ خۆی عقڵە حتمما حتمما دەی لەش ساغ بێ قوربان لەش ساغ بێ ئەسپەکە ماشڵڵا جوانە بەس ماینەکە و هینەکە لە ڕ ئەی تۆ پێم بڵێ سا پوشانێتەوە حتمما مێخزنجیری چەند بۆ داگوتی بەرڵای ناکەمی بەسم ئەی بەستیەوە ئەیکوا مێخزنجیرەکە بۆ پێنی لاوتەن لە سەرەوە بوومدانە لەوێ بۆ داناوە ئەوە بۆچی تا ڕاگرتووە وڵا هەر بۆ خۆشی خۆت بۆ جوانی بۆ جوانی وەڵام ماشڵڵا ئەسپەکە جوانە کاکە من لەگەڵ پیاوێکی بەڕێزا پێشتر مناقەشەیەکمان هەبوو بڵێ ئەم گوت فەرقی بارگیر و ئەسپ هەیە ئەوی گو فەرقی نییە بەڕای تۆ چییە؟ هەردووکیان هەر ئەسپی پێ آخر یەکی چانی ئیبارەوەژی چانی سواریە بەڵێ ئەمە ئیبارە ئەمە ئیبارە مەبەست دوێ باژیرەکەی ئیبارە ئەسپەکە بەڵێ خۆ لێرە چی پێەکەن؟ وڵای چی پێکەن بارە داری پێین لە شتێکی پێین نەچێ خۆ هیچ شتێنی بکە با پرسیاری ئەوە بکەیت فەرموو ماین بلامانە لە کەر چاگەکەن ئێستریە بێ ئەسپێ بێت چۆنە ئەومان بۆ لێکەرەوە قوربان ئەگەر لە جۆرێش چاکیکەی یەسرێ بێ ئێستریە بێ ئەگەر لە ئەسب چاکیکەی ئەسپێ بێ ئەسپێ بێ وتە دەێساوە تەمەنی ساڵێکە بەس چۆنە ئەوە ڕەنجی لەگەڵ هەم دایکەکەی لەگەڵ هەم لەگەڵ نازانم باوکەکەی کامەیە بەس ئەلەم ڕەنگی جیاواز وڵایی خۆ لەو ئەسپە چاکراوە ئیتر گۆڕیوێتی ئەمە ئێستا شێ ڕەنگەکەی بەڵێ شێ ئەی ئەمە قەزوانیە چیە؟ ئەمە قەزوانی هەستەکەم لێزانم من بەڵێ بەڵێ لێزان بەزی تە نازەم ئەسپەکە ڕەنگی چی پێڵێن ئەو جۆرە شینکەیە شینکەیە دیاخوا سەلامەت بیاخوا ئەی ئەسرەکە چی پێکەن؟ وڵای ئەسرەکەی شەر هەر بەرەڵای خۆ هیچ شتێ ئیژ نییە ئیژنی بارێداری پێبێن نەپێن بەس باشە تۆ پێم بڵێ زستان تۆ حتممە نەبێت کادێنێکی چاکت هەبێ چونکە ئەمانە بخۆرن بێ کای چاکی بۆ دابنی ئەی باشە جویانە دەنێ بەخوا کەپ آخر بۆیە تۆزە لە ڕیش بەخوا شتیان پێ ناگەیت بۆیە جوان نین دەی باشە لەش ساق بێخوا ئەی ناڵکردن بەخوا ناڵمان نەکردو گوناحن مەقوران هیچیان ناڵ نکراون باوە ئەسپەکە و ئێسترەکە ناڵە کردی بەزە من وەڵا ناڵیشان پێویستە شوێنەکەتان تۆ زبران زبرە ئەراوەڵا سبرانە بە خۆتان توانن ناڵیکەنیا بێ لای ناڵبن خۆ ناڵبن نەماوە ئێستا وڵا خۆمان ناڵێکی ناڵیەکەن کورتان چی بەکارێنن کورتانی خەر درێژ وڵا کوپانی خڕی بەکارێن خەر بەکارێنن دەی باشە مۆفەق بنی کاتیشمان گرتی خۆشحاڵ بین با قوربان سپاس دەکەین
ئەوە دوو پلاسیکە بار کردو بە تەماچیت وڵاتم بۆ ئەو شێوە بۆ هاوا نەخدەترێ ڕزی و هەرەوە ترێماوە بەخوا ماوە بەس بە کەوچی نییە بۆ قیمە ناکە پارە ناکە خورێ کورە جاخورێ ئەخورێ بەس پارە ناکە ئەیدە باشە بیکە بە دۆشەو کەس نێبیکە بیکە بە باسووخ و بۆم ناکرێ بۆ ناکرێت کە می خێزانم نەخۆشە بۆم ناکرێەوە وەڵا ئەمڕۆ بتێنە ئێمە بمانە گوشی جاوە جوتێ جزمەمان لە پێ وڵا کاکە حەزەکەی ئێستا بابشی ئاستا باش بۆ شوی بێنێرە و بشیلەکە بیکە تا ئێوارە باسوخەکەش پێگەشت بە ڕوش گنابەوە بەخوا ڕازەکەی بەرەوەڵا بۆ بەتاقەتی خۆت باشە هەرچی وڵی شتێکە باوەڕ پێ بکە خۆتی پێوە خەریکەکەی ئاوە ئەرە بەخوا حیت لەزەتی تیانەوە تۆ پێم بڵێ ئێوە بەهار سەرەتای بەهار ڕەزە بڕنیا پاییز وڵی قوربان بەهار باشترە پاییزی ئەبێ باشە ئەوەڵەن ئەوەی پاییزە بڕی کردووە ڕزەکە زعیفە بێ وایە وڵی من نازانم ئەوە بشم تاقی نەکردو نەبخوا بەس بە زۆری لە سەرەتای بەهارای بڕن بەهارەکە باشتر پێشەوەی بژێتەوە ئەرە وڵا نابێ بژێتەوە ئەنەوەڵا نابێ تری ئێرە چۆنە ڕەش زۆریا سپی والله ئەلعانە خەک هەموو شتێکێ بووە بەس تااقەتی لێ چوە چونکە لەزەتی تیانەماوە پارە ناکا و قیمەتەکەی دەرناندو ئەی پێم بڵێ ئەوە تا هەڵتان خستوی کەنە بە مێوش ئەوە تا مێوژە قوربان مێوش ئەرە وڵا ئەوش پارە ناکە ناڕەحەتە و هیچ لەزەتی تیان ماوە اینجا لۆ پاییزا کورە کولە پیا بووە بەراز پیا بووی خوا ئەرە باوەڕم پێ بکە هەموو شتێ پیا بوو باشە تاکەی دەمێنێتەوە ترێ وڵی قوربانە وەختی ساڵی ئەگەر ساغ بێت ئەتاک بوو یانزە ژەمێنێتەوە ئەرە وڵا ئەرە وڵا پایزان ترێ خۆشە ترێ ڕەش وڵی خۆشە ڕازەکەی بەس وڵی لەزەتەکەی نەماوە چونکێکە ئیسیبادەکەی نەماوە وەرە دە بە خواردنەکە بێنە هەر باشە تێگەشتی ئەوە هینیش نەبوو قەدەرە نەبوو ئەگەنا ئەوە بۆمانە گوشیت جاپایدێکی بڵێم چی حەزمەکە ئاسات دوو سارەتان لێ بارکرا بزانگوشێ بزابنا بۆ خۆتان ماڵاوەپاس دەکەین سەلامەت دێ یاخوا سەلامەت بێ تۆ پێم بڵێم دارە چوالێ یا بەڵاڵووکە چوالێ ئەرەوەڵا پێویستە نەوەڵا ماڵ ئاو بێ و هێشتا وەختی ئەوە نهاتۆ دار بەدەستەوەگرمیشەڵا ئەمە قوربان بۆ کەرەکەیە خۆ من کەرم نییە کاکە کەرم نییە تا پێ ڕازەکەی جاران هینێکیان بە ئێرەوا کرد چیان پێ ودام لەدار بۆ تێوەژەن خەرەزەنجان پێ گوشتی ئاواداری جاوای بژەنی لەم لیۆڕە ناخرت سەرەکەشی بزمارێکی کەوشیان پێوە فەقیرە بۆ ئەو کرێ ملی هەمووی لە خوێنە هات دێسا ئەڕۆیان دەی یاخوا سەلامەت بیاخوا خۆت و حاجیژنیش سەلامەت بنیاخوا ئامینیان ڕێبێتن هەست دەکرێت دیەکەتان ئاوەدانە هۆکاری ئاوەدان بوونەکەی چییە؟ وڵی هۆکاری ئاوەدان بوونەکە تر خەڵک هەیە معیشەتی لێرە ئەڕوا هەیشە بڵین دەسەڵاتی نییە بشێتە سلێمانی خانوو بکڕێیان بگرێ ئیتر لێرە ماوەتەوە ڕاستە حتمما جگەلەوەی کە بەتەمەنەکانەوە ئێران پێ خۆشە ئەوەش ئەوە بەتاشی دوای ئەی چۆن گەنجەکانی چۆن لێمێنێ چۆن گەنجەکان بە چیەوە سەرقاڵە بن تاکو ئەوانش بێزار نەبن و لێرە بمێنەوە بەڵێ وڵی گەنجەکانی دە هەندێکتیایە بە حیوانەوە مەشغوڵە یان هەیە وڵاقی هەیە مەسەلەن ڕزوباخی هەیە بەو شێوەیە تر ماونەتەوە لێرە هەیە بۆی باوکو دایکیەوە هاوکاریان بکە باشە تەسەورەکەی دیەکەتان چەند ماڵ بێ 35 تا 39 ماڵ 35 تا 39 ماڵ ئەی دەزان کە چەند کەسی تیاژی تا ئێستا
ینی ئەوەی کە پێڵێ سەری نفوسەکانی وڵی ئێستا دقیق نازانم بەڵام ئەکرێ ینی ئامارێک وەرگری بەڵام ئێستا بە دقیقینەوە باشە لە هەندێک شوێن هاوینان دێکە قەرە باڵخترە بێتەوە زستانان تۆزێک چۆڵە هەنێژان پێڵێن ئاوارەوانی کێنەوە دوایی ئێمە ئێستا خۆی یەکێکم لەوانی کە هاوینان ئێمە هاوێنانێت بەڵێ زستانەکەی چیتەوە زستانەکە لە عربەت لە عربەتی دێ مەحفوظ بوو یاخوا سەلامەت لێرە خەڵکیی زۆر بە دارهێنانیشەوە مەشغوڵە بەڵە بەڵێ وا شوێنێکەچی لیژنەدارێک ماشەڵڵا هەڵچێنراوە لیژنەدارە هەیە بڵێ زستانان ئێرە سەختە زستانەکەی سەختە زستانەکەی سەختە زۆریش خەڵک زۆپای دیارە زۆکاریدار داگرسیانن زێرحانی ڕۆژێ ینی تێگە سار و سەرمابێ هەرچوونە دەرەوە بەکەمی ئەم شاخی پشتانەوە کوڕەکژاوە ئەمە شاخی کوڕەکژاوە بڵێ باشە کوڕەکژاو ئاوا درێژە بێتەوە بۆ ئەو لایە هەر بەزەوە نەیە قریبان ئەوەندەی کوڕەکژاو ئەی ئەمەی کاوە بەرەو پشتی چنگانە ئەوە پێڵێن چقەنە چقەنە بەڵێ شاخی بارامان هەیە کەچەڵی پێڵێ کەچەڵی کەسە خەڵک وازانێ ئەوە کوڕکژاوە بە کەچەڵی وازان کەچەڵی جای و کوڕکژای ئاسا ئەمێ ئەی ئەم بەرەوە ئەمانە ناویان هەیە ئەمانە بەڵێ هەمووی ناوی خۆی ئێرە ناوچی تقریبان ئەوە هینی پێڵێن سەردەشتی پێڵێن ئەو مەتیخەی بەشی سەرەوەی دیارە سەرەوەی تەختە ئەم پەرسیە تێگەی هەر یەکە ناوی خۆی هەیە بڵێن مەسەلەن ئەمە یاڵی عودلی پێڵێن نێرەوە ئاوا ڕوا بڵێن لا بەلای شوشەی پێڵێن عەفو ئیتر مەسەلەن هەر شوێنە ناوی خۆی هەیە دەی باشە مەحفوظ بنیاخوا لە دار بە ڕوشە زۆر دەوڵەمەند ماشەڵڵا ئێمە هەردار بەڕۆ جایرە گوندەکەمان پێڵێن وەن دەرێنە لەوەن دەرێنەڵن خۆی لەوە هاتووە دەوەن دەرێنە منژەوەم بێز ئێستا لە پێشەکی بەرنامەکە وتم کاکە من ئەم بەیانی هاتووم بۆ وەن دەرێنە بۆ هۆن دەرێنە بۆ دەوەن دەرێنە لە یەک کادا دی وەستێش چای منی با قوربان سپاس دەکەین تۆ پێم بڵێ لادیا ئیشی چیە ئێستا لەم لادیاڵی زۆر نەبێت چیەکەن ئێستا گۆرەڵات حوشاماڵین ئەو خۆڵاواکەین ئەو خۆڵاو ئەو هینەم بینی مێوژە هەم ڕەشی لێ هەم ئیسووری لێ وڵی تۆ بێ بکەی بە خۆڵا خۆڵەکە کوڵین تو تێ هەرکێشتی تو بیبێ لەس ئەومانە ئەوە مێوژی سوور بەڵێ ئەوە بێ بخۆڵە ڕۆژەکەش این تۆ هەڵیەخیت باشە جاران لەسەر ڕێزەکان هەڵیانە خست چۆن ئێوە هێناوتانەتەوە ئەمان هێنایەوان بۆ ئاسانترە لێرە ئارە وڵا بەزەوە ئاسانترێک باشە ئەی ئیشوکاری تر چیتێتانکارەوە زۆرە نەبێت حیواندارن هەتا نابێت وڵای من تو سێ مانگەمانێتەوە مە بەس مانگە ئارە وڵا زۆرە بەیانی زوو هەڵسە و لەگەڵ یا خەریک بە لا دەکەی ئێستا ئەوەی هینی نەماوەست حیوانشتمان نەما بەسەر مانگاشت باخێوانگە قسرنیا الحەمدلله شیران تر بازێکی شیری تەیە بازێکی تیانیە خوا سەلامەت خوا سەلامەتەکە قوربان بەخێر بێتەوە باشە شکر بەزت چۆنە شکر باشی چاکی سەحەتی چۆنە باشی شکر باشی ئەوە گوێ درێژەکەت هێنایەوە یا بەتەماچوی بەتەماچێەوە بەتەما بچی بارەدار بێنی یا شتی بۆ دارە بۆ دار ئاچنە سەر بۆ دارە ئەو شاخە ئەو سێبەرە لە سێبەر چەندتان پێچێتانی ڕۆێنەوە یاینەوە بارەجی خۆمان وڵا بڵێ گەرەوە مەحتەلمان نەکەنینەوە لە خزمەتانێک ئەی ئیشوکار وشتی کە بەچی مەشغوڵن لێرە وەڵا ئیشوکاری لادی خۆ دەزانی فرەیشە باشە جاران ئەنگوت هاوین و بەهار و ئەوانەی زۆر ماندووە بوون و جاران لە پاییزە تۆزە حەسانەوە و ئیشکەمە بوو وەڵا ئێستا هیچ ڕاحەت نییە ئێستا هیچ ڕاحەت نەبەخوا هەرە بێ بێیتەوە بڕۆی باشە وەڵا جاران داریان هێنا بۆ سووتاندنی خۆیان ئێستا بۆ فرۆشتنیش بۆ فرۆشتنیش دەی باشە هەوەش هەر باشە یعنی وەڵا خراب نیت کوورە مەجبوریە بێ بڕۆ دەی لەشتان ساڵ خوا مەوفەقتان کە
تۆ حەزەکەی لە تەلەڤیزیۆنا دەرچی؟ بۆ؟ بۆ حەزت لێ نییە؟ ئەی حەزت لە چییە؟ تۆ ئەو جۆرەکە بۆ گیرێ؟ باوکم بەیەگیرێ باوکت بۆ گیرێ؟ کە جوانێ تۆ ناوت چییە؟ ئاڵێ؟ تۆ حەزت لە جۆرەکەیە؟ حەزت لێتی؟ حەزت لە جۆرەکەیە حەزت لە مانگایە؟ ها؟ حەزت لە جۆرەکەیە؟ ئافرین حەزم لە جوارەکەی حەزت لە جۆرەکەیە؟ ئەی تۆ حەزت لە مەڕەیە لە حەزت لە جۆرەکەیە؟ جوارەکە جۆرەکە ئەی دەبزان بەتوانانی ئەو جۆرەکەی مام بۆ بگری؟ ناتوانی؟ ناگیرێ؟ نا باوکم بەیەگیرێ باوک تێگرێ؟ بەڕاستە؟ ێ باش ئافرین بۆیەوە ئافرین بۆیەوە چیت هەیە کۆترن نییە؟ هەتا؟ کۆتری چیت هەیە؟ سپی و سپێکی کەو سپێک و سپێکی تریش؟ ئێوە دوو دانێت سپێکە جوانە وەرە وەرە با بزانم کۆترەکان وەرە ئاخر تۆ نابێ ئاوا بێ ئێمە میوانی توی نەبێ ئاوا هین کێ بێ سیرمان کەوە نییە؟ ئەبێ کە کاتێک قساکەین سەیری کامێرەکەکەیت باشە؟ تۆ پێم بڵێ کۆترەکانی تەقلە بازن؟ تەقلە بازن؟ چەندێک بەرزە بنەوە کە تەقلە لێن؟ نازان ئەوە حەز بەرزە بوون بە ماڵی بەرزە بنەوە بە ماڵی بەرزە بنەوە ئەی چیانەیە تێ؟ دان چیانەیە تێ؟ گەنم بەس گەنم؟ ئەی بابزانم ئاڵێ چی هەیە ئاڵێ؟ ئاڵێ تۆ چیت هەیە؟ چیت هەیە؟ دەی قسەکە کۆترێ هەیە مریشکت هەیە کەڵە شێرت هەیە چیت هەیە؟ مریشکمەیە مریشکەکە و ناوی چییە؟ هەر ناوی مریشکە؟ هێلکە هاکا مریشکەکە و؟ نایکە؟ بۆ مریشکەکەی تۆ نایکە؟ نایکە تۆ حەزت لە هێلکەیە؟ هێلکە خۆیت؟ ئارێتکەمانەیە هێلکەتان هەیە؟ ئافرین ئافرین تۆ هێلکە بخواها چەند جوان بوویت لە هێلکە جوانە بیت باش؟ لە خوارەوە بینیم بە قەستێکت بەدەستەوە بوتم ئەبێ مەشغوڵی چی بێت وەختی ئەو مەقەستە هاتووە وەختی هاتووە مە ئێستا تیژم کردووەچم بۆ ڕزبڕ وەڵای ئێستا خەڵک ببیستێت تۆ ئێستا ڕەزەبڕی بەلایەوە سەیرە چونکە هێشتا ئەو پاییزەش نەهاتووە کاڵێن پاییزە بڕیەکەن هێشتا ینی بە حسابی هەندێک کەس وەکو وایە کە هاوین بێ چۆنەوە ئێستا وشکە ئاوی تیانە ئاوەکەی ناڕۆ بەهارێ فریان ناکەی ئاوەکەی ڕوا ئاوەکەی خراپە کەم قوتێک باشە تۆ ئەگەر ئێستا بیبڕی گەڵاکەی هەڵڕنی بەڵێ بەڵێ هاستە و میوانە هاوانە بڕیمە بڕیوە بەڵێ ئەوەی کە بڕاوە گەڵای پێوە نەماوە هەن لای شاتوە هەر گەڵاکەی بۆ خۆت لێکەوە بەڵێ گەڵاکەی لێک باشە ڕێزێکم بینی زۆر لاواز بوو نازانم ئەوە بوو توولیان زۆرا بووە توولیان زۆراوەتی توولیان زۆراوە ئارەوەڵە مێ و توولی زۆر بێتێ زەعیفەی زەعیفە بێ خۆ ترێکەشی جوان نابێت ترێکەشی جوان نابێت باشە بۆ ئێستایی بڕی تۆ من ئێستای بڕم فریان ناکەی بەهارێ لەو سەر سەرەتای بەهار فریان ناکەی بەفر و باران و زەقایەتی فریان ناکەی باشە لێرە گرنگی بە چ جۆرە ترێگەدرێ
ڕەش توزانم سپی ڕەش و ڕەشە ئەم هەموو نەوعە هەیە ڕەشمیری و توزانم ڕەژمیری هەیە سپیکەیە دۆشاوی هەیە سەرقوڵە هەیە سەرخڵاش خۆشناوەتی پێڵن ئەوەمان هەیە بەزوازان ڕەش لە هەمیان چاکترە باشتری ژەمێ ئێمە ئێستانە ساڵەکانی هەشتا من لە بیرمیە بەفرەباری بەسەری ئاچون بە خاکەنەز بەفرەکان لابرد و ترێگان شوێنێکمانەیە پێڵن هێلۆر لەوێ زۆری ڕۆڵا منش بینیمە هێشویان لە بن کە ڕەگەڵا دەرێ ناکە یانە پێشەوەی بەفر و باران بارێگە بمانێ بیشارینەوە بۆ زستان ئەچون گەڵیان بەسەرە لەبەرەوەی سەرمانەی ئەی شتی تر چیترەکە نازم لێرە وەکو لێرە هەرێکی و ئاوێکی وانە بێ ئاومان نییە کەم ئاوە ئێرە و کانیمان مەشروعی ئاویشمان زۆرە بەس مەشروعەکە وەکو پێویست بەشمان ناکە ئەی قەدیم باشە ئیسفادیان لە چی کردو لە سەرچاو کردووە لە کانی ئاوەکە وڵا ئەوسا هەر ئەو ئاوە هەبوو دی بوو دێونە بیریتی وازی نەبوو سە بیرەکان لێرە یەک سەرچاو بەشی هەمووی کردووە ئارە وەڵام حیوانیشی کردووە بەشی حیوانیشی کردو بەشی خەڵکەکەشی کردو بۆ ئیشکردن و خواردنەوە باشە تۆ جەنابەت زستانیش لێرە ئامێنیتەوە بەڵێ هەر لێرە لەنەوە یەک و کەوتی ئینتیفازە کراوە من هەر لێرە پێش ئینتیفازەش کاتی حکوومەتی بەعەس هەر لێرە باشە ئێرە سەر بە بەرزنجەیە یا سەر بە هێنە ناویچێ سیتر ئێرە سەر بە ناحی بەرزنجێ و قەزامان چواردایە بەس ئەوسا ئێمە قەزامان چوارتا بوو ناحیەکەمان بەرزنجە و گۆڕیە ئێستا شارە زوور ئێمەیان کردو بە شارە زوور شارە زووریان کردو بە شار باشر هین بەرزوچە لێرەوە چەندێک دوورە لێرەوە هەر چارێکێکە بێ بەسەر لەکوێ وەرەگرن من لە سلێمانی لەوانێ جاران لە ناحیە قەزاکان وەرە جاران لە ناحیە قەزاقان وەرەجیا وەک پێویست احتیمالیان بە قەزا و ناحیەکان نا منی نەقلم کرد بۆ سلێمانی ئەو سا زوو با شارەکان هاوی لادێکان نیە باشە تۆڵی بەهار فریا ناکەوم مەشغوڵ دیاری یەکتەنی یا مەسەلەن ئیش و کارەکە زۆرە وەڵای ئیش و کارەکە زۆرە هەر خۆشمە کوڕی گەورەمان نییە مناڵەکانمانەچن بۆ مەکتەبەکە بۆ بەرزنج لە پۆلی 10 و 11 و 12 غیری ڕزبڕین ئیشی تر بە چۆن مەشغوڵی وەڵا بە جووتەوە جووتەکەین بەگا جووت بەگا بەڵێ جاگا ماوە ئەرەوەڵا من هەب جووتێکمێ یعنی هەوجار و نیر ئەوانەشمێ نیر و ئامور و ئامور ئێمە ئەوەی کەی خەنە سەر شانیان پێڵن نیر ئەوەشی کە لە دوا جووتەکەی پێگە هەوجار و بازێ پێڵن هێرق و مژان و هەپە و ئەوانێ باشە شوێنەکانتانەوە لە سەختەکە هەرە وەڵا شوێنی ئێمە سەختە ئێستا گەرەوانە بەگانە بێ بەهیشتی ناچێت مەچینە تی ناچ باشە ڕۆژە جووتێ بەچەنە ئەگەر بەکرێ بیکەیت من لێرە بەکرێک جووتم نەکردو بۆ کەس بەس خەڵەگاتۆ و تێتی و گامبەرێ ڕۆژێ جووتی پێگەم یاومەتی ینی تۆ ئێستا دوو تاگات هەیە بەڵێ جوان جووتێک بەڵێ وەڵا شتێکی زۆر باشە مێڵە بفۆتێن نانا منەوە تێهاتوومە تۆ ئەگەرەوان پیر بووبوون فرۆشتومە جووتێکی کەم قسۆتە شوێنە هین هەوجار ڕۆشتەکە لە ماڵە سێریی بکەین هەرە وەڵامی تەمانگا بێ فێرکرێ وانە لە جوانەگاییەوە بێ فێرکرێ لە 3 ساڵی لە 3 ساڵی فێرەکە ئێستا گایەکانی تۆ تەمەنیان چەنە وەڵایەکیان تقریبی 9 ساڵە یەکیان 3 ساڵ 9 ساڵ و 3 ساڵ چۆن جووتیان پێەکەی ئەویان تعلیمی زۆر وەرگتووە 3 ساڵەکەش فێرەگا لەگەڵ باشە ئەو شوێنی گایەکان ناوی هەیە وانە ئەوان نازم ئەوان نۆبەنە ئەوە گایە ئەڵێمە نۆبەنە 3 ساڵی ئەمرە پێڵێن نۆبن گایەکیش کە بەتەمەەن بێ لە 8 و 7 ناوێ پێڵەن گاوە بۆ بەگایتر ینی کامڵ بووە ئەزانی چی ئێستا لە جێرەیە مەزانی مەبەسم چیە لە جێرەیە ئەوەی کە لە شوێنی خۆی گەڕێتەوە بنە ئەوەکەی تریشە سەرپەڕ ئەو مەبەسم وەیە لە جووتی شاو ناوە هەیە شتی وا هەیە ناوێ لە جووتیان نیە ئەوەی کە پێڵێ بنە گاکان هەمی جێڕێت و خۆی وەستێت لە ناوڕاستی ئەو گەنمایان جووە ئەو کە جێراکەن ڕاست بەس سەرپەڕەکەش ئەزانیە ئاینێنی و ئەیان بە بێ هەردووکیان یەکتاین جوانە ڕاستی ناوڕاست بڵێنەوە 5-6 وڵاخی کە نازانن تو فێرە بەڵام ماشەڵە لە جوتیاری باشەسی ئەمە وێژان بەری پێ وێژان بەرە وایە من نیرە بەڵە
کەڵەمە بەڵە بەڵە ینی ملی گاکە چێتە ئێرەوە بینی ئەو دوو کەڵەمە و لە خوارە و تونەی بەس باشە بۆی باشە نەرمت کردو بۆی حەزێتیان نێ بەتانی وشتی بامان تێگرتووە لە بەرەوەی شانی برینان کە ئەڕۆ دوایی مژانە و هینەکە باکرێ هەوجارڕەکە بەوەکەی بەس باشەوە ئەوەنە هەیە کە ڕاکێشی ئاوهاوەنە قایمە ئەمە زۆر قایم باش با ئەمە لابین بزانم تەبعانە بە نەقیزە گاکان لێ خوڕن نەقیزە شتەیە خوا بەبزانین نەقیزەکە زۆر بێرێ و ئەمەش یە شەماڵی ئەوە بۆ ئەوەگە قوڕی گرت لێکەنەوە زۆر جوانە ئەمە هەر خۆی بۆ خۆی چ ناوی چیە یە شەماڵ ئەمە ئەگەر هەوجارڕەکە قوڕی گرت بەمە لێکەیتەوە تگەشتی زۆر جار بەڵە زۆر جار قوڕیگرێت ئەمەش ئاوها نازانم باوە بڵێن لە تەڕیزەی گایەکانی تە بڵێ بدێ سەرکەوێت ڕێک بڕوە پێڵەی هۆ یعنی پشتکرە بە بینەران نەڵە لا تەڕیزە چییە لا تەڕیزە مەبەسمان لە لاڕانێت ئەمە پێڵەن دۆشاوی شۆکە وەنیا ئەگەر دۆشاوی شۆکە لە هەند پێشی ناکوتێت گەزۆ با ئەمە خۆی لەم منتیقەی لای پێنجوێن کە زۆرە بارێت یا لە دارەکان پێڵەن گەزۆ وەکو شەکری کڵۆوایە بەس وەزم جیاوازیشی هەیە لەگەڵ شۆکەیە نا هەریەکێکە هەرێکێکیان لە جەوتەیە یەکیان لە جەودا شیلەیە ئەبارێت شەوکە بارەیە لە بەڕوو جەوتەکە ئەوەشی کە بڵین بە خەستیە بارێت چۆنەڵی بارانە بارێ و جەوەکە سار بێیکا بە بەفر باش شۆکەکەش کە شوێنەکە سار بێ وەکو کڵۆشەکە دەمێنێتەوە بەسەر دارەکان بەس خاستن داری مازوو بەس ئەمەشی کە شل بێ و بڵێن جەوەکە زۆر سار نەبێ مام ناوەندی بێ وەکشی لەو شەکرە بارێ بەسەر دار بەڕۆکە ئێستا ئێوە بێ بچن بەڕۆکە لێکەن بەڕۆکەی لەکەین و جەوتەکەەوە بەسەرەکەیەوە ئەجا دوای بێنەوە لە ماڵەوە بیکەنە ئاوەوە ئاوی گەرم قوڵپی پێدەن هەن لە ئاوەکەیە نا ئەی شۆنەوە ناو تەشتێکی گەورە کەشتیانەوە هەم دیزەی پاڵێ بن ئەنجای کوڵێنن کە کوڵانیان ئەسامە قوڵتە کوڵێکیان پێ کردووە وڵاتیانە بەس خەز نەبوو تۆ ئەمەی کە کوڵانیان ئەنجا هەم دیزەی پاڵێونەوە بە واڵا بێش واڵا بێژەوەی ئاردی پێ بێ وردە یان جەرسەیەکی ورد ئەنجا هەم دیزەکەنەوە سەراگرت تا خستە بێت ئەی چێ بۆ خستان نەکردەوە وڵاتی و مەجای نەبوو ئێستا بەتەمای هەم دیز دوای بیپاڵەوێتەوە سار بۆتەوە خەڵتە و شتەکەی نیشێت خۆشەویستان هەمووتان ناوی دۆشاوی شۆکەتان بیستووە ئەو دۆشاوە لە ئەمە دروستەکرێ ئەمە ینی ئەو مادەیە یاخود با بڵێن ئەو شۆکەیە یا ئەو گەزۆیە کە لایەن دەشون پێڵێن بە ئەماوانیش ئێمە بەری داربەڕووە ئەمە خۆی بەتەنیا بەڕووە بەڵام کاوەی پێوە بوو ئەمە پێڵەن جەوت ئەم سەرقاپی پێڵەن جەوت خۆی لە ئەمانیشێ ئەمە کۆکەنەوەی هەنەوە بۆ ماڵەوە دوای لە ماڵەوە لەناو ئاوی گەرمە قوڵپێکی پێدەنیا بە جۆرە لە جۆرەکان شۆکەکەی لێگەرن و دوای ئەیکوڵەن و خستێکەنەوە تا بێ بەو دۆشاوە بە لەزەتە کە زۆر خۆشە دۆشاوی شۆکە چۆنن باشن چیەوە مەسەلە ها حاجیم ڕاستەکە حاجیم وەرە تۆ وەرە بابزانم وەرە بەڕاست پشیلاتە دەژورە بەڕاست ئێدە لێگەڕن کاکە تۆ هیچی شوکارەکە نییە نەوەڵە هیچ نەوەڵە هیچی شێنی وەڵا هێنە ناویسیە ناڕەحەتە ئەی بەچیۆ
کاتەکەت بەسەرە بێ وڵا بڵێم چی هیچ ناوەڵا هیچ ئەگەر ئیش شتێ هەبێکەن ئەی بۆ چەند هینە تۆ وەرە وەرە دە باش وەرەیە بێدەنگ بە یا وەرە عەلەیکم سەلام چۆنی باشی دەنگ و باست باشی چۆن نەزانی من حاجیم وڵا بینیمی بینێتم چیتانە کرد لە ژوورەوە شیرە چوو بە ژوورەوە ئەی دەرتان کرد جاخۆ پێکەنینەکەت دەرچووە تا با بزانی ئەوە دەرچێ دە سەلامێکیش بکە بە هەر سەلامەکەش دەرسێ دەی کاکە سەرکەوتوو بن تۆشی شوکار نییە ناوەڵ هیچ هیچ وڵا ئەرێر بە شوانیشتە شوانی ئیش نییە بەرە وڵا شوانی مەڕ و بزنوانە ناخۆشەیە گاگەل وڵای حیوانشت حیوان هارە بەس گایالی بۆ خۆ لە شوێنێکە لەوە ڕێ و تۆش چاک لێنیت و تەواو ئێوارەیە تویتەوە تو بزنتانە ئێوە شوانی ناکەی تۆ بەر ناکەوێنەوە بە بکەیت داستە بازانەوە تو خەریکی چی تو ئەم پێڵاوی تۆ ئەم پێڵاوی تو هەر لە پێ نەکرا ناوە چی بوو بیری چۆ چی بووە نەی خۆ لەبێچێتەوە باشە سەرکەوتوو بن کاکە مامۆستا حەزەکەین جەنابەت هەم خەڵکی هێرەی هەم زۆر لە مێژیشە لێرەی حەزەکەین کەشی دینداری ئەم گوندە بزانین چۆنە جمع و جەماعەت و ئیلتیزاماتیان چۆنە وڵایی سپاس بەخوای گەورە گوندی وەندەرێنە یعنی ناڵێم بەدەمی خۆم و بە هەڵێکێشم لە تەمەنی خۆمەوە بە کە چاوم کردوتە و گەورە بووم لێرە دینداری خواناسی لێرە بەردەوام بۆ بە جمعە ینی جمعە بە بەردەوامی جمعای تیا کراوە و ئیتر مزگەوتمان هەبوو قەڵەباڵغ بووە لە کاتی ڕوخانی دیاتەکان هاتنەوەمان مزگەوتەکەمان سوبحانەڵڵا لەگەڵ ماڵەکانی خۆمانە بنیان نانەوە و دەستمان کرد بە جمعە و جەماعەتی تر لەو کاتەوە دینداری خواناسی و جمعە بە بەردەوامی لێرە کراوە هیچ کاتێ نەبووە کە جمعای تیا نەکرێ و خەڵکێکی دینپەروەر ڕوو لەخوا دین خۆشەویست خواویست و سپاس بۆخوا مزگەوتمان ئاودانە و ئەهلی دیەکەمان ڕوو لەخوا و ڕوو لە مزگەوتن ئەوەش فەزلی خوایە و بۆیە ئێمە ئیسە شانازیەکە باسیەکەین ئەوە یەکێکە لە شانازیەکان کە خەڵکی ئەمە خەڵکێکی ڕوو لەخوان و خەڵکێکی دیندار و خواناسن مامۆستا هەژاری بە خەڵکەکەەوە دیارە بەڵام لەگەڵ ئەوەشە بابزانین مەشاکل چۆنە لێرە مەشاکیلی خەڵک مثلەن هەر لە مەشاکیلی عیلەوە بیگرا مەشاکیلی زرعاتیان جوزانم قەدەغەیان لەگەڵ دراوسەیە لەگەڵ ئەمدی و لەگەڵ ئەودی و بابزانین مەشاکیلی گوندەکە چییە وڵی خۆ معلومی جنابتانە هیچ شوێنێ نییە مەشاکیلی تیانە بێ مەشاکل ناو خێزانیشە کەم و زۆر هەر هەیە و مەشاکلانە بەڵام لەخوا بە زیابێ نەگەیشتۆتە ئاستی ئەوەی کەەوە شتی دڵتەزیان و کارە سادبای لێکەوێتەوە یا لە ناو خۆمانە یا لەگەڵ چەند پیاوێکی وەکو بەڕێستانە دانیشتوین چارەسەرمان کردو و پەڕیاگەتانە حیبەزنجە چوو بێت لەو لاو هاتووە تۆی تر لەولا نەمانهێشتۆ تەشەنە بسێنێ و بێ بە شتێکی گەورە بۆ ئەوی خەڵک بێتاقەت و بێزار بێ لە ڕووی هەژاری شۆ جناب باسی هەژارێکە کرد ئەم زروفەی ئێستا بە هەموو شوێنێکەوە دیارە تەماندەی ئێمەش یەکێکە لەو شوێنانەی کە تاسی تێکردو بوو تاسی تێکردو هەژاری بەهۆی ئەو زروفە ناهەمواری کە ڕووی لە کوردستان کردووە بەهۆی نەخۆشیەوە بەڵامی تر لە فەزلی خوایە کە دێی ئەمە لە چاو هەژاریە دڵفراوانن دڵکراون و تایبەتی لەگەڵ میوانە ساحەبی ماڵ و ساحەبی دیوەخان و ساحەبی هیچ شتێکی خۆیان نین ئەوە ڕووخۆشن لەگەڵ میوانەوە حەز دەکەن کە میوان دایمە ڕویان تێبکەوە میوانداریشن و میوانداریشین و هەموو کاتێ حەزمان کردووە کە میوان ڕوومان تێبکە و خزمەتی پێخۆشحاڵین بە هاتنتان ئەم هاتنە جێگەی نرخاندنە و ئێمە لە دەفتەری یادەوەری خۆمانە تۆماریەکەین خۆی گەورە جزای بەخێرتان باتەوە هاتنەکەتان مای خۆشحاڵیمانە بەسەرکردنەوەیکی برایانەیە
هاتنتان بۆ دەکەمان لەم کات و ساتەدا نیشانی و فاداری جەنابتانە ئێمەتان خۆشحاڵکن بەم هاتنە وەجارێکی کە بەخێراتنتانەکەین و دوعای سەرفەرازیتان بۆ خوازین هەر سەرکەوتو بن ئینشاءڵڵا. کاک نەریمان ئێمە زانین یەکێک لەو شەڕانەی کە پێگوتر شەڕی ماڵوێرانکەرە شەڕی عێراق و ئێرانە. بابزانی شەڕی عێراق و ئێران وەختی خۆی باسەکرا کە هاتوتە ئەم ناوچانە و نەهەمەتێکی زۆریشی هێناوە بۆ خەڵکی ئەم ناوچەیە. بابزان تۆ چۆن بیستوتە یا مەسەلەن بۆ من چۆن خۆت ئاگادار بووی کە ئەو شەڕە ڕەنگە لەگەڵ تەمەنی تۆشا زۆر هێن نەبوو بێ ڕەنگە گونجاو بێ ینی تۆش شێکل لەبیر ئەو کاتە. بەڵێ لە ساڵی 1986 سەرەتای 1986 بوو لە مانگی دووە بوو بیزەبت ئێران هجومی کرد بە ناوی عملیاتی وەلفەزرینەوە ئەم شاخی کوڕەکەتڵ ئەمێ گرتووە بەڵێ لە لەرێەوە هات نەخوارەوە بۆ شێخەمارێن لێەوە بۆ چەمیاڵە لە چەمیاڵە بۆ مبڕە لە مبڕۆ بۆ مامەخەلان لێەوە پەڕینەوە لە پڵەنەوە پەڕینەوە بۆ هەردوو شاخی کوڕەکەچەڵ و کاناسر پاشان هاتن بۆ ئەم شاخی کوڕەکەژاو نازانم ئایا پازار گەشت ئێرەیان لە خەریتە لە هینەکەیان لە جەبهەکەی ئەوە هەبوو کە پازار گاتە ئێرەش بەڵام پێم وایە نەگەشت نێرە نەخێر ئێرە هیچ کەسێکی پێوە نەبوو چونکە دواتر پازارەکان ئێران لەم شاخە ڕەمی کران دوای دە ڕۆژ لە هاتنیان لە کۆتایی مانگی 1986 ڕەمی کردن پازارەکانی کوشت ئەوە بۆ سوپای ئێران گەڕایەوە بۆ سەرەوە بۆ مەتەقی پێنجێن کاتە گوندەکانی ئەم دەبەرە چۆڵ قوربان کە شەڕەکە دەستی پێ کرد 1 ساڵ چۆڵی کرد ڕایان کردە و بەهارەکە ئەو کۆتایی زستانە کە هات سوپای ئێران هات چۆڵیان کرد بەڵام دواتر هاتنەوە بەڵام دواتر لە 1970 لە مانگی 6 1970 تا بە تەواوەتی داگیرن. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتنە کۆتایی پرۆگرامەکەمان تاکو و بەیەگەشتنەوەیەکی دیکە و شوێنێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.